هەڵبژاردننی یانەی برایەتی ئەنجام درا و ستافێکی نوێ بۆ بەڕێوەبردننی دەستەی کارژێڕی یانەکە بۆ 4 ساڵی داهاتوو هەڵبژێردن. لە بەردەوامی پرۆسی هەڵبژاردننی یانە وەرشەکانی کوردستان و لە هۆڵی بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش لە شاری هەولێر هەڵبژاردن بۆ دەستنیشانکردنی ستافی نوێی دەستەی کارژێڕی یانەی برایەتی بەڕێوە چوو. لە پرۆسەکە 94 ئەندامی دەستەی گشتی یانەکە مافی دەنگدانیان هەبوو، لە کۆی ئەو ژمارەش 73 کەسیان لە هۆڵی دەنگدان ئامادە بوون و 7 ئەندامیانەکەش خۆیان بۆ بوون بە ئەندامی دەستەی کارژێڕی یانەکە پاڵاوتە بوو. دواتر هەر حوتیشیان بوون بە ئەندامی دەستەی کارژێڕی یانەی برایەتی بۆ 4 ساڵی داهاتوو. هەریەک لە دارە ڕەشیدی وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێم و هەڵمەد عەبدوڕەزاق و دارە عەزیز 71 دەنگیان بەدەستهێنا و ڕامەڵ ڕەشید و فاروق خدر بە 67 دەنگ و 65 دەنگیان بەدەستهێنا و دەرباز حەیدەر 53 دەنگ و دارانغازی 51 دەنگیان بەدەستهێنا. بڕیاری ژوایە لە ڕۆژەنی داهاتوو ئەندامە هەڵبژێراوەکان لە نێوان خۆیان پۆستی سەرۆک و جێگیری سەرۆک و سکرتێر و ئەمێنداری دارایی لە نێوان خۆیان دابەش بکەن. دیارە خۆتان ئاگادارن ئەمڕۆ هەڵبژاردننی یانەی برایەتی بوو. ئەوەی بینیتان ستافێکی 190 نوێ دەرچوون و بوون بە دەستەی کارژێڕی لە یانەی برایەتی پیرۆزبایان لێ دەکەین. وەکو دکتۆر دارا بەڕێز دکتۆر دارا لە ئەسنای قسەکانیشە ئشارەتی پێدا، بەرنامە و پلانی باشی هەیە بۆ یانەکە بۆ ئەو مەرحەلەی ئێستا تێداینە لە داهاتووشدا. تەسەوڕ دەکەین ئینشاڵڵا بە جوودێکی برادەران و سەرۆکی یانەکە دکتۆر دارا ئینشاڵڵا دڵی جەماوەری یانەی برایەتی خۆش دەکەین و خۆش دەبێت.